نقطەیەکی تر تەماشاکەین لە کاریگەری کۆمەڵایەتیە کۆنتڕۆلی کۆمەڵایەتی هەموو خەبەرێکی ئەخلاقی کە ئەگا بە هەر کەسێک ئەبێ لە عاستی خۆیەوە بیوەستێنە ئەجنا عقوبەی لەسەر ئەگەر هاتوو بیستی کە یەکێک داوێن پیسە ڕۆشت و ئەو قسەی گوێڕایەوە وتی فڵان ئافرەت داوێن پیسە و شاهیدی نییە بۆ خۆی جەلدەکانە 80 جەلداخ و عقوباخ کەوابوو دیسان وردەکاریکردن لە جۆگرتن لە ئیخباری ئەخلاقی خەڵکی و نەچوون بە دوای گومانە لێنەکۆڕینەوە لە ئەخلاقیاتی خەڵکی ئەوەش دیسان خێزانەکان هەر ڕاگرێت و ئەگەرچی ئینحرافیشی تیا بوو لە گەڕەکێکە ئەگەر یەکێ داوێن پیس بوو ئەوانی تر نیان کرد بە بنەشتە خۆشە و هەرێکە بە دوایە ڕۆیشتوتیەوە داوێن پیسەوە داوێن پیسە خەبەرەکە ئەوەندە تەشەنە ناکە خەڵکێکی ئیمان نزمیش یا ئیمان زەعیفیش تەرجیع نابێتەوە بڕوا بە دوای ئافرەتە کەشە دیسان ئەویش بە هەمان شێوە بڕوە ئەنجا ئەمە وای کردووە هەموو جۆرە ئیخبارێکی ترکە ئەگا بە مسڵکیی تر بێت لە لای خۆی بیوەستێن نەک هەر قسە حرەکاتی لەشیشی هەموو محاسبە کردووە غەمز یعنی بە تیلەی چاو لەمز بە لە چاڵ قورچاندن یا بەناوچەوان جوڵاندن تەنابوز بە لەقەب دروستکردن لەسەر بەگاڵتە پێکردن بە جاسوسیکردن بە غەیبەتکردن بە دووزوانیکردن بە خەڵک ناردن بە دوایانە هەر یەکێک لەمانە تەماشاکەی شخصیەتی بەرامبەرەکە ئەڕوشێنە لە بەرەو ئیسلام نەیهێشتووە ئەو خەڵکە بیکەن بە خوڕوشتی خۆیان